برانی خۆشەویست بێگومان ئێوە تۆژێکی گرنگن چونکە پێشمەرگەی دێرین هەر ئەو ژمارەیە نییە کە لەناو ڕێخستنەکانی ئێوەدایە بەڵکو ژمارەیەکیش هەیە کە لە دەرەوەی ڕێخستنەکەی ئێوەدایە و لە ناو ڕێزەکانی پێشمەرگەشدا هەیە و هەموو ئەو پێشمەرگانە بە دێرین و بە نوێکانەوە پێویستیان بەوە هەیە کە جانی شۆڕژێرەی خۆیان جانی پێشمەرگانی خۆیان بێنە جۆش و خڕۆش بۆ ئەو خەباتانەی کە لە پێشمانە با خەباتی سیاسیش بێت با خەباتی ئاشتی خوازانش بێت با خەباتی پەرلەمانیش بێت من دڵنیام کە ئێوە وەک هەمیشە ڕۆڵەی دڵسۆزی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەبن و وەک هەمیشە لە ڕێزی پێشەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان خەبات دەکەن بۆ بەدیهێنانی ئامانجەکانی گەلەکەتان پاراستنی و ئامانجانی هەمانە و بەدیهێنانی ئەوانەی کە نەهاتونەتە دی لە خەباتاندا بۆ بەدیهێنانی ئامانجەکانتان وەک هەمیشە پشتیوانتان دەبین و هیوا دەخوازم کە بتوانین هەموو داخوازەکانتان بێنێدی و هەرچی پێمان بکرێت بۆ ئێوەی سەربەرز و تێکۆشەر بیکەین هێشتا کەمە و پێویستە ئێمە هەمیشە پەرۆشی ئێوەمانانمان بێت و من بەڵێنتان دەدەمێ وەک هەمیشە منیش وەکو ئێوە پێشمەرگەیەکی دێرین بم و ئەوەی لەدەستم بێ بۆ بەدیهێنانی ئامانجەکانتان درێژی نەکەم